ئەمە لەو کاتەی لێرە چوینە کەڵێکی لە گەڕانەوەی سەعات 10 شەو لە تاسەم لادا شۆڵدەرەکەش قۆر بوو، یەکسەر دەستی وەرگرتم، 2 تەقرەم لێدا. تو نزمایەتی زۆر هەیە لە تەنیشتەکانی ڕێگا، ئەوە ئەگەر بکەویتە ناوانە حتمما ئەوە زیانی گەلەگەلێک زۆر دەبیت. کە ڕادەگری نابی لە ناوەندی جادەی ڕابوو. هیچ ڕۆژێک نییە حادیسەک لەو جادەی بینی قەزای خەبات و هەولێر ڕوو نەداتێت. تاسەی زۆرە، حادیسەی زۆر لێ دروست دەبێتن، ئەمە ڕۆژانە کاسی بێت ڕێمان لەو ڕێیە. جادەیە کارساتە، باوەڕ بە کەزستانان کەند دەبی پڕ ئاو دەبی، عالەم لێدا هەمووی تایپەت سەر دەبی. لۆ پێچەوانەی لێ دەخوڕی چاوەکە. بەرنامەی ترافیک لەو ئەڵلقەیە باز لە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای قەزای خەبات کە بە ڕێگای کەڵک ناسراوە دەکات. بۆیە بەرنامەی ترافیک لە ئەڵلقەیەم جارە چیرۆکێکی دڵتەزێن دەگەڕێتەوە کە ڕووداوێکی هاتوچۆیە لە ڕێگای کەڵەکە و لێر لە درەنگانی شەو ڕوودەدات. لە ئەنجامی ئەو هۆکارانەی کە بوونەتە مەترسی لەسەر هاتوچۆی شۆفێران و سەرنشینەکان، ڕووداوەکە 5 قوربانی لێ دەکەوێتەوە. ترافیک لە سەرەتای بەرنامەکە دەچێتە ماڵی ئەو شۆفێرەی کە خۆی و 5 لە خێزانەکەی بە سەختی بریندار دەبن. ئەمە لەو کاتەی لێرە چوینە کەڵێکی لە گەڕانەوەی سەعات 10 شەو لە بەرامبەر تۆبزاوی هەموو تاسەیە بە تەنها نێبرەیەک جێ و تاسەی زۆرە، تاسەکان بێعیسابە کە تاسەی قۆرتی کە تێدایە لە تاسەم لادا شۆڵدەرەکەش قۆر بوو، یەکسەر دەستی وەرگرتم. هەبێ ئەوە یان کەس برێهات بە پێشم یان لە پێشکەس یان دەعم نییە، کە هاتە شۆر بمەوە لە شۆلدەری سەیتەرەم لەسەری نما خۆم بە سوکانی ئۆتۆم کرد، 1-2 جاران فڕەن لێدا و 2 تەقرەم لێدا. بەخۆشم دەرکەم پێینە بەوە جام بەخۆی شکا بوو، بە جامی هاتیمە دەرێ. لەو کاتەش عالەمەشی زۆر بەهانەمان هات، ئەو کە وەزعی شڕ بە خوشکەکەم ئەوانیان برد، نەمزانی بردیانە چی. خوشکەکەم دەستی شکا و پیلیشی زۆر عادما، دەم چاویشی وێران بۆ، یعنی چاوی هەرەوەت. ئەو کاتی نوتقی ئەوەی هەر نەبوو، نوتقی نەبوو، پیلی دەستێکی شکایە، دەم چاویش عادما. خوارزایەکەم ڕێبوار 6 تەقەر سەری دوورایتەوە. خوشکەکەی پیلی ئەزیەتی خواردە و لاق و دەست ئەوانەی هەندارەکە سەری شکایە. ئەوی لە پێشەوە عادە دەکەیت کە لە گەرم بووە نورەدین، ئەوی شەندەک ئەزیەتی بە بەسی جێی نەشکایە. بەخۆشم پشتم و ملم و پیلم ئەزیەتیشی زۆری هەیە. ئەوە 10 ڕۆژە لۆ 11 دەچێ، منوە ئەزمانم نییە. هۆکاری ڕووداوەکەی بەخۆی 2 جۆر عادیسە هەیە، قەزا و قەدەر هەیە، قەزا و عەمدەنیش هەیە. قەزا و قەدەرەوەی مفاجئەک توش دەبی، قەزا و عەمدەنیش کابرایەک لە 150 160 200 میلی ڕادەوەستی وەکو عادیسەک لە 2 ڕۆژەکانی کە ڕوویدا کابرا میلی لێبیتەوە، ئەوە قەزا و عەمدەنە. لە ڕێی پیرداوتی میلی لێبیتەوە، ژنەکەی زمانی قوت بووە. بەڵام قەزا و قەدەرە من لە نۆهەتی لۆسەتی باژۆم سەبەب ڕێگاوبانە. ئەو تاسانەیە، ئەو تاسانە شۆکاری هەیە، مەرز نییە، یعنی وێرە ئیلامان سەوەی نەکردیا. ئەو ڕێگاوبانە دایان عادیسەی لێ دروست بووە، دایان کەش لێ دروست دەبی، قیڕەکەی نادروستە. ئەو ڕێگەبانە ماقول نییە بە پینە چابی ڕۆژێک، ڕێگەی عامە، ڕێگەی گوندەک و دێهاتەک و قەزایەکی نییە، ڕێگایەکی عامە 24 سعات چۆل نابێت. ئەو ڕێگایە هەولێر و مووسڵ و دهۆک پێک دەبەستێتەوە و ڕێگایەکی سەرەکی هاتوچۆی هاوڵاتیان و بار هەڵگر و بازرگانیە. ترافیک دەوێت بە دۆداچوون بۆ هۆکاری زۆربوونی ئەو ڕووداوانەی هاتوچۆ بکات
کە ساڵانە سەدان کەس لەو ڕێگە دەبنە قوربانی. ئەو ڕووداوانە وەک جەنگێکی نەبراوە کۆتاییان نییە کە چەندین کەس ماڵوێران دەبێت و کەم ئەندام دەبن و دەبن بە خاوەنی پێداویستی تایبەت. ئەو ڕێ زۆر ناخۆشە هەموو ڕۆژە عادیسە شتێرە ڕوودا یعنی لە ناو ڕۆژەکان هیچ ڕۆژێک نییە عادیسەک لەو جادەی بینی قەزای خەبات و هەولێر ڕوونەداتێت خەڵکەکی زۆریش ڕۆچایی دەدەن مخالفەی دەکەن یعنی مەفرەقمان هەیە خەڵکەکەی بۆ ئەوەی 100 متر بێتە خوار لە مەفرەقەکە بسوڕێتەوە ڕۆچایی دەسوڕێتەوە نایەوێتم بێتە مەفرەقەکە بسوڕێتەوە یعنی داوا دەکەین ئەو ڕێمان بۆ چاکەن بەڕاستی ئەگەر باران دەباری سەردانی ئەو جادەت کردبایە یعنی بینی 100 متری سیارێک لە ڕۆخی جادەی بوو وەکو هاولاتیەک داواکاری لە حکوومەتی هەرێم ئەو ڕێمان ئەو تاسە شتانەمان لۆ چا بکە تاسەی زۆرە حادسەی زۆر لێ دروست دەبێتن ئەمە ڕۆژانە کاسبین ڕێمان لەو ڕێیە یعنی دایمان حادسە و ئەی لە زۆرە لۆری خەسەری دەگری بەرنادا ناتوانین بستە سایدەکە دی لە بە قۆرت و تاسەی ئەو داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ئەو ڕێمان لۆ چا بکەن یعنی پۆلیس ئیزراعەتی خۆی زیاتر بکات. ترافیک لەو بۆ دەداچوونە هەڵوەسە دەکات لەسەر هۆکاری زۆری ڕوودا و لەو ڕێگایە. خراپی ڕێگاوبان و زۆری کون و کەلەبەر و قۆرتی ترسناک نەبوونی ڕووناکی بۆ شەقام لە شەواندا بە پێی ستانداردی جیهانی ئەو ڕێگەیانە پێویستە کۆنتترۆڵ بکرێت بە هێماکانی هاتوچۆ و تاسی پلاستیکی و ڕووناککەرەوە و بربەستی ئاسنین بۆ کەمکردنەوەی مەترسی ئەو ڕێگەیانە و پاراستنی شۆفێر و سەرنشینەکان. ڕووداوەکانی هاتوچۆ بە پێی وتەی پۆلیسی هاتوچۆ لەو ڕێگەیانە زیادی کرد و زیانی گیانی و مادیشی بەرز کردوێتەوە. ئەو زیاد بوونەش دەگەڕێتەوە بۆ خراپی و ناهۆشیاری و پابەت نەبوونی شۆفێرانیش بەڕێنمای و یاساکانی هاتوچۆ. والله داواکاریمان لە حکوومەتی هەر ڕێگاکەمان لوچا کاتەوە کاکە یعنی ئەلان بە بەردەڕەشی دادەی هەر ڕێگانیە بێرەدا دەچی هەر ڕێگانیە داواکاریمانەوەی لە حکوومەتێ ڕێگاکانمان لە بۆ چارەسەر بکە. هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچانانی گەرانن لە نەبوونی هیچ هەنگاوێکی چارەسەری بۆ کەم و کوڕیانە کە دەڵێن بە بەرچاوی لایانی پەیوەندیدار ڕۆژانە ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت. ئەو جادەیە کارەساتی گەورە لێ دەقەومێت یعنی ئەو جادە خاصە گەزستانان باوەڕ بە کەزستانان کەند دەبی پڕ ئەو دەبی عالم لێدا هەمووی تای پەسەر دەبی هەمووی وەدەگەڕێت هەمووی مالکاوریە یعنی داواکە لە حکوومەتی هەرێم پرسان دەکەم ئیشی زۆر جانی کردیا غەمەش لەو جادانە بخوات خاصن ئەو جادە بەدەڕەش کەس ناوری پێ بڕوات 1 متر قۆر بووە دەبلی ساری نامینێ ڕۆتی ساری نامینێ یعنی پیا بەڕاستی کارڕەشگەر لەو جادە ڕوودات پێم خۆشی حکوومەتی هەرێمی کوردستان غەمەشی بەجددی بخۆ لەو جادانە ئەو جادانە لۆریە گەورە بەسە دەڕوات تانکەر بەسە دەڕوات. ئەگەرچی ڕوویگرەی هەموو هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار بۆ خراپی ڕێگاوبان لەوەی هۆکاری سەرەکیە بۆ ڕووداوەکان قایمقامەتی قەزای خەبات ڕاستی و خراپیە بۆ بەرنامەی ترافیک دەخاتە ڕوو. ئەو ڕێگای سەرەکی نێوان پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و پارێزگای مووسڵە کە ڕێگایکی سەرەکیە دەواازەی هەولێرە فشارێکی زۆری هاوڵاتیانی لەسرە لە سیاری باڵ هەڵگر و
هاتوچوی هاوڵاتیان لەمابێنی ئەو سێ شارەدا ئەوە هۆکارێکی سەرەکیە سەرڕای هەبوونی خراپی ڕێگایەکەش بەڕاستی بە درێژایی 25 کیلۆمتر ڕێگایەکە زۆر چاڵ و کێشەی هەیە بەڕاستی ڕێگایەکە زۆر خراپە لە نەبوونی هێمای هاتوچۆ بربەستی ئاسنینەکەی وەکو پێویست نەبوو ئێستاوە خەریکی لە ڕێگای بەڕێوەبەراتی بەشی پۆلیسی هاتوچۆی خەباتەوە لەگەر ئەندازەی هاتوچۆی مدیریەتی مرۆری هەولێر خەریکی ئەوون بربەستی ئاسنینەکان دابدرێت لە هەردوو ڕووی شەقامەکەەوە نەبوونی بەڕاستی بربەستی ناوەڕاستی شەقامەکەش ئەوانە هەموو کێشن لەوەی ڕووداوی هاتوچۆ دروست دەبی لەو شەقامە زۆری باڕ هەڵگر لە سنوورەکە و پابند نەبوونیان بە ڕێنمایی هاتوچۆ ئەوانە هەموون هۆکارن بەڕاستی کە ئەوە شقامە وەکو پێویست لە خزمەتی هاوڵاتیان دانیە داواکاریمە بەڕاستی بە بەردەوام لە ڕێگای پارێزگای هەولێرەوە درایتە وەزارەتی ئاودانکردنەوە و بەڕێوەبەراتی ڕێگاوبانی هەولێر معلومە کێشەی قەیرانی دارایی چەند ساڵی ڕابردوو هۆکارێک بۆ کەوا نەتوانراوە و شەقامە وەکو پێویست چارە سەر بکرێ وەکو باسم کرد ئەوەی کە ئێمە کردیتمان دەرخستەیەکی کامل بۆ متەکامل بۆ لۆ ئەو شەقامە بەس یعنی کە هێمای هاتوچۆ شوێنی سۆڕانەوەکان یان ساقی ئەو شەقامە لە چەند دەرپێویستی با ڕێڕەوی ئاوەکان هەیە ئەوە هەمووی چارە سەر بکرێتن ڕێنماییمە بۆ هاوڵاتیان داوا دەکەین لە هاوڵاتیانی خۆشەویستکە لەو سنوورە هاتوچۆ دەکە لە مابینی هەر سێ شار کەوا پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بە تیژ لێ نەخۆڕین بە لەسەرخۆیی چونکە لە نەتیجەدا هەر هاوڵاتی بەڕاستی تووشی کێشە و گرفت دەبێت ئەمە لە هەوڵی ئەوەدانکەوە چارە سەر بکرێت بەڵێنی ئەوەشیان پێداوین لە ڕێگای وەزارەتی ئاوەدانکردنەوەکە لە ماوەیەکی نزیکدا چارە سەر بکرێت بەڵام تاوەکو ئێستا نەکراوە کەم تەرخەمی لەوانەیە بە شێوەیەکی گشتی لە وەکو باسم کرد لە کەم و کوڕی شەقامەکە هەبێتن هەم لە هەبوونی تاسە هەم لە نەبوونی هێمای هاتوچۆ هەم لە دەستنیشان نەکردنی شوێنی سوڕانەوەکان ئەوانە هەمووی هۆکارن هۆکاری سەرچیەکەش بەڕای من شۆفێران خۆیتیان کە تیژ لێ دەخڕن پابندی ڕێنمایی نابن ئەو سرعەتێک کە بۆیان دادراوە لەوە زیاتر تەجاوز دەکەن. پێویستە لایەنی پەیوەندیدار خەمێک لا خراپی دۆخی ئەو ڕێگەیە بخوات و گلەی و گازندەی هاوڵاتیان لەبەرچاو بگرێت و خزمەت گوزاری زیاتر لە بواری هاتوچۆ ئەنجام دات لە چاقاندنی پەرژینی ئاسنین و دانانی ڕووناکی بۆ شەوان چونکە ناوچێکی شاخاوی سەختە و مەترسی داڕمانی شاخ و بەردی چیاکان هەیە. لە بەرامبەر خراپی ئەو ڕێگایە پۆلیسی هاتوچۆ خراپیە ناخاتە ئەستۆی خۆی و لایەنی پەیوەندیدار بە بەرپرس دەزانن چونکە بۆ چاکردنەوەی ئەو ڕێگەیانە دەڵێن بۆ جێی زەبەلاح پێویستە و قەیرانی داراییش هۆکار بۆ لە ڕابردوو چاک نەکراوە. کە ڕادەگری نابی لە ناوەندی جادەی ڕابردوو ئەخە پاکەتیش بکڕیە خەڵکی دیکە تووشی ڕوودا دەبی برایەکەم. داکە ڕۆحەکەی من ئیجازەکەتمان قەدەمی نییە؟ نا کونا ئێوە ڕۆسایی دەکەکە جانەکەی من ئەوە ڕۆسایی لێدایە. هەندەسی تەواو دروست نەکرای مەقسەدەت و ئەو شۆلدەرەکانی یان ئەو ناوەڕاستەکەی بە شێوەیەک بکرێتن کە ئۆتۆمبیل نەتوانی لا بداتن و لەوانەشە جاری وا هەیە ئەو مەڕ و ماڵاتەی کە دێنە سەر شەقام ئۆتۆمبیل هێواش بکاتەوەی پشتەوە وەربگەڕێتن هۆکاری دیکەش هەیە مەقسەد ئێستا هەفتەکەی دیکە هۆکاری ئۆتۆمبیلێک مەقسەد ئەو کەسەی کە لەو شوێنە نەدەبایە بپەڕتەوە پەڕیە بۆ هۆی ئەوەی جان لە دەستدانی خۆی ینی هۆکارە زۆرە لەو ڕێگایە کە ئێستا ئێمە باسی بکەین بەڵام هۆکارە
هەرە مەترسیدارەکە ئەوەیە کە تیژ لێخوڕینی ئۆتۆمبیل کە دەبیتە هۆی ئەوەی کە ئەو ئۆتۆمبیلانە وەربگەڕێن. کاکە ناو چییە؟ کاچی شوفێر جێب دەبرای خۆ ئەمە ئیجراعاتە چ قانونی لەگە دەکەی؟ سەرپێچیەکان سەرپێکی زۆر گەورەمان هەیە سەرپێکی دیکەشمایانی هەمووی گەورەنە بەڕاستی سەرپێکی ئەوەی کە لە هەرە گەورەکانە ئەوەی کە پەیوەندی بە جادەی هەیە بەرزکردنەوەی ئەو دینگلی ئەو ئۆتۆمبیلی بارهەرگرەکانە ئەوش کە سزایەکی تند بۆ دانراوە ئەوش هەر لە ملیۆنە و 50 هەتا ملیۆنە و 350,000 دینار غەرامە دەکرێتن و ئەو کەسانەی کە لە قەپانەکان هەڵدێن ئەویش سزایەکی توندی بۆ دانرا و ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلەکان لێ دەخڕنیان تابلۆیان پەیوەنی ئەمە چەندین ئۆتۆمبیلمان عزز کردیە و ئەو سەرپێچیەکانی دیکەش کە باسم کرد کە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە ئەوەی کە نەبەستینی پشتێنی سەلامەتیە یان بەکارهێنانی مۆبایلە یان زۆربەی یان بەکارهێنانی بلاجکتۆرە یان هۆڕن هەواییە کە ئەوانەی کە یان ئەوانەی کە ئۆتۆمبیل لێ دەخڕن بە شێوەیەکی پێچەوانەی ڕێڕە و یان ئەوانەی کە لە یوتێرنەکان بادەدەنەوە بە شێوەیەکی زۆر یعنی بە شێوەیەکی زۆر سەرپێچی کار ئەمە ئەو ئۆتۆمبیلانە بەڕاستی دەستگیر دەکەین و سزایان دەدەین و سزاشماندا و ئامارەکەمان دیارە و زۆربەی ئەو ئۆتۆمبیلانێک کە لە سنوورەکەمانن ئەمە کە سەرپێچیان کردبیت ئەمە دەستگیرمان کردی. زیانەکان دەوەستێتەوە سەر چۆنیەتی ڕووداوی هاتوچۆ زیانەکان چۆنە یانە تو ئەگو چەند ئۆتۆمبیلەکەت تیژ لێ بخڕی زیانی زیاتر دەبێتن بۆ نمونە مەقسەد ئەو ڕێگایی ئێمە کە باسی سنوورەکەی خۆم دەکەم ئەو ڕێگایمە ڕێگە پێدراوە 100 لێ بخڕی هەندێک شوێن هەیە هەشتا چکە ڕێگایەکی گشتیە بەڵام لە هەمان کاتدا ڕێگایەکەیمە ئەو کەلوپەلی بۆ زۆربەی پارێزگایەکانی کوردستان دێتن کە لە تورکیاوە دێ هەمووی بۆ ڕێگایمەدا دێتن ینی ئەمە لە ڕێگایەکەش کە ئێستاکە ئەو ڕێگایەکە هەیە لە چەند شوێنێک هەیە قۆڵت و نزمایەتی زۆر هەیە لە تەنیشتەکانی ڕێگا ئەوە ئەگەر بکەویتە ناوانە حتمما ئەوە زیانی گەلەگەلێک زۆر دەبێت. چەندە ڕقەمەکە؟ لۆ پێچوانی لێ دەخوری چاوەکە ئێکاکە تو نازانی ئەوە دوایە خوانە خواستەیەکەچی بکوژی باشە ڕۆژانەوە ڕوودا و لەو منتیقانە ڕوودا چاوەکەم فەرمەوە ژوەستەکەت پێویستە لەو ڕێگای ئێمە شوفێر یەکەم جار لە ئۆتۆمبیلەکەی دڵنیابیتن بۆی کە تەواوە مەرجەکانی تەواوە ئەوجە پاشی کە ئەو شوفێرەکە ئۆتۆمبیلی لێ دەخوریتن پابند بێ بە ڕێنماییەکانی هاتوچۆ لە بەستینی پشتێنی سەلامەتی لە بەکارنەهینانی مۆبایل و ئاگداری ڕێگاکەبی لەوانەیە ئەتو لەو کاتێک کە شوفێری دەکەی لەوانەیە بەدەستەکی ئەو سوکانە دەگری ئەوە زۆر مەترسیدارە و لەوانەشە ئەتو بە تەواوەتی شوفێری خۆت دەکەی بەڵام لە ناکاو ئۆتۆمبیلێک کە لەلایەکەوە دێتن دەبی ئەتوو تەرکیز لەسەر شەقامەکەبی لەوانەیە بەهۆی ئەو ئۆتۆمبیلی ئەتوو بە تەواوەتی شوفێری خۆت دەکەی دەبی ئاگاتش لەو ئۆتۆمبیلانەش بیتن یعنی ئێمە لەو ڕێگای چەندین چاڵمان هەیە مەقسەد زاری وا هەیە شوفێرێک لە بۆ ئەوەی کە لە چاڵێک لا بدات دەشتێنەوە سەرەتوو کە ئەگەرەت و ئەتوو بە تەواوەتی ئاگادار و تەرکیز لەسەر شەقامەکە نەبی لەوانەیە بەهۆی ئەو ئۆتۆمبیلەشەوە تووشی ڕووداوی هاتوچۆبی کە ئەتوو بە تەواوەتیش دێت قوڕیبی لۆیە دەبی بە هەموو شێوەیەکی ئەتوو تەرکیز لەسەر شەقامەکەبی ئەو شەقامێمە جۆساییدا بەڵام شەقامەکەمان وەکو پێویست نییە لە هەندێک شوێن هەمووینا لە هەندێک شوێن وەکو پێویست نییە بەڵام ئێمە ئێستا وردە ئێستاوە پەرەی پێدەدەین وەکو ئەوەی کە ئێستا گاردرێلمان لە بۆ
لایەکان ئێستا لە کاری جێبەجێکردنە ینی لە چەند شتێک دەدگەڕێنەوە بەڵام ئەوە هەمووی شتێک نییە دەبی ئەتوو بە خۆت تەرکیزت تەواو لەسەر شەقام بی تەرکیزت لەسەر شوفێریەکەی خۆت بی بۆ ئەوەی کە بە تەواوەتی دوور بکەوێت لە ڕووداوی هاتوچۆ. بەپێی ئامارە جیهانیەکان ساڵانە نزیکەی 1,500,000 کەس بەهۆی تیژڕەوی و کەم و کوڕی لە ڕێگاوبان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و دەبنە قوربانی. تێچووی زیانە مادیەکانیش بە 600 ملیار دلار مەزەندە دەکرێت. لەم چوارچێوەیەش ئامارەکانەوە دەردەخەن کە هەرێمی کوردستان بێبەش نییە لە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. باپی ئاماری بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هاتوچۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان زیاتر لە 90,000 کەس بوونەتە قوربانی ڕووداوەکان کە بەشێکی لە ئەنجامی کەم و کوڕی لەو ڕێگا و بارانە دروست بووە. ئەو ئۆتۆمبیلانەی کە لێرە سوتەمەنی بار دەکەن ئەو تەنکەرانە ئەو گازەی کە زیاد بە لێ ڕژایە ئەوە لێرە بە چاوی خۆتان دەبینن بوویتە هۆی وەرگەڕانی ئەو ئۆتۆمبیلە. ئەو تەنکەرانەی کە گازی زیاد بار دەکەن لێ ڕژایە ئەو شەقامە هەموو بە گاز داپۆشرایە ئەو جادەیەش لوز دەبیتن لێ خشان کەم دەبیتەوە کە لێ خشان کەم بۆ ئۆتۆمبیل کۆنتترۆلی لەسەر خۆی نامینێتن. غرامە کەیلۆ بنووسە ڕۆساید ڕۆیە ئەوە منداڵی توونە ئێ باشە گوناح نییە تۆ بە ڕۆساید دەڕۆی من مارم ئەلێرە بکەم ئێتەمەشە ئەلێرە بادەدەمەوە بە هەمووی سرنجەک بنزینی ناخوا لە چێنی بادەمەوە ئێ بادانەوە هەیە لێرە مەسافە چیری کوور دەبڕی ئەتوو خوانە خواستە ئەو منداڵانە زیانەش پێ بگاتن هەموو دنیای دێنییاننا من ئەوەی دەزانم هەر لە بەخاتری خۆتنا لە بەخاتری خۆتنا لە بەخاتری دوو تەرەفان یەک ئەو کەسەی کە بێرە دادێتن لەوانەیە ببێ هۆی حادیسەی ئەو کەسەی دووش لە بەخاتری ئەو منداڵانە کەتا ئێستاکە ئەگەر نێن ئەمە ناتوانین پسوولەیان لە بۆ بکەین کە ئەمەیان دیت ئەوە ئێستاکە هاتەمەشاکەەوە بە جان لێداوە بادەدەنەوە تەمەشای ئەوان هەموو هاتبوون هەموو هاتبوون لە بۆی پێچوانەی ڕێڕە لێ بخڕن. پێویستە پابند بین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و گوێڕایاڵی بۆ سەلامەتی و پاراستنی شۆفێر و سەرنشین و پیادەڕەوەکان هەڵکات بۆ ئەوەی زیانەکانی ڕووداوی هاتوچۆش کەم بکرێتەوە ئەو جەنگەی ڕێگاکانی دەرەوە ئەو ناوچانە بەردەوام نەبێت پێویستە لایەنی پەیوەندیدار خەمێک لا خراپی دۆخی ئەو ڕێگەیە بخوات و گلەی و گازندەی هاوڵاتیان لەبەرچاو بگرێت و خزمەتگوزاری زیاتر لە بواری هاتوچۆ ئەنجام دات. زۆر جاریوا هەیە ڕووداوێکی لە ناکاو ڕوودەدات وەکو ئەوەی کە ئێستا و گەنمە لەسەر ئەو شەقامە گشتەیە کە ڕژایە زۆر جاریواایە شوفێر کە دێ لەو بەرامبەرەی نابینیتن دەبیتەوەی ئەو ئۆتۆمبیلە لێرە شێواشی کردیتەوە ڕوودا و ڕوودەدا و ئەو ڕووداوی کە پێشتر ڕوویدا و لە ڕێگای کەورگۆسک ئەو گازە و ئەو نەفتەر کە لە جادەی ڕژایە دەبیتەوەی ئەوەی کە ئەو ئۆتۆمبیلە لە سورعەتی خۆی دەڕواتن بەڵام ئەو بەهۆی ئەو لوسی جادەکەی وەردەگەڕێتن. پێویستە پابند بین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و گوێڕایاڵی بۆ سەلامەتی و پاراستنی شۆفێر و سەرنشین و پیادەڕەوەکان